دوای زیادبوونی جموجۆڵی تیرۆرستانی داعش لە سنووری پەڵکانە و زنجیرە چیاکانی جوانڕۆ لە نزیک ناحیەی زینانە و ئەنجامدانی چەند کردەوەیەکی تیرۆریستی بە بڕیاری سەرۆکی دەزگای ئاسایشی هەرێم هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی بە هاوکاری ئاسایشی گرمیان ژوورێکی لێکۆڵینەوەیان پێکێنا و پاش شەو نخونی و ماندووبوون زانیاری دروست بەدەست هات. پاش ڕەزامەندی دادوەر بە بڕیاری سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێم هەڵمەتی دەستگیرکردنی تیرۆریستان دەستی پێکرد. لە سنووری پەڵکانە و جوانڕۆین لە قوڵایی گەرمیان هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی دەستگای ئاسایشی هەرێم و ئاسایشی گەرمیان بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە و هاوپەیمانان بە وردی چاودێری جموجۆڵی مەفرەزەیەکی داعش دەکەن. پاش نزیک بوونەوە دەکەونە بۆسەوە و ڕوبەڕووبوونەوە دروست بوو. پێی زانیاریەکانی گەلی کوردستان لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوە سێ تیرۆریستی چەکداری داعش دەستگیر کرا کە لە نێویاندا تیرۆریستی هەرە تاوانبار ئەبوو نور هەیە کە پلەی ئەمیرە و سەرپەرشتیاری گواستنەوەی بۆمبی چێندرا و گواستنەوەی چەک و تەقەمەنی تیرۆریستانی کردووە و لێپسراوی بۆ سەدانانیش بووە لە ڕێگای نێوان دووز و داقووق. بەرپرسیاری ڕفاندنی چەندین کەسی بێتاوانیشە هەروەها تیرۆریستی هەرە تاوانبار ئەبوو نور سەرپەرشتیاری ناوچەی سلێمان بەگ بووە و جێبەجێکاری گول لە بارانکردنی چەندین خەڵکی بێتاوان لە هاوڵاتی و بازرگانان و ئەندامانی هێزە ئەمنیەکانیش بووە. داواکراویش بووە لەلایەن هێزەکانی دەستگای ئاسایش و هێزەکانی عێراق و هاوپەیمانان. هەر لەو ڕوبەڕووبوونەوەیە یەکێک لە چەکدارەکان بە برینداری دەستگیر کرا و کارمەندێکی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانیش بریندار بوو. هەر بەپێی زانیاریەکانی گەلی کوردستان لە دوو ڕۆژی ڕابردوو لە سنووری زینانە سێ چەکداری دیکەی تیرۆریستانی داعش لە کاتی جموجۆڵیان لە سنووری پەڵکانە لە هەڵمەتی هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی و گەرمیان دەستگیر کراون و سێ تیرۆریستی دیکەش لە شاری کەلار کە بەڕەکەس کوردن و شانەی نەنووسووی داعش بوون دەستگیر کران کە بەرپرسیار بوونە لە گواستنەوەی چەندین خۆکوش لە ناوچە سنووریەکانی هەرێم و دیالە بۆ هەرێم و شارەکانی عێراق و بەرپرسیاری لۆجستی قاعیدەش بوونە لە ساڵی 2011 و دواتریش پەیوەندیان بە داعشەوە کردووە و سەر بە هەمان تاقمی تیرۆریستیشن کە بەرپرسیار بوون لە کردەوە تیرۆریستیەکەی بەردەم مەڵبەندی خانەقینی یەکێتی کە بووە هۆی شەیدبوونی زیاتر لە 30 هاوڵاتی بێتاوان. بەرقەرارکردنی ئارامی و ئاسایش
لە سەردەستی شێرە کوڕانی ئاسایشی سلێمانی بەشی ئۆپراسیۆن باوکاری ئاسایشی گەرمیان لە قوڵایی ناوچەی گەرمیان و لە سنووری پەڵکانە ئەومان پێ دەڵێ هێزەکانی ئاسایش هەمیشە ئەو ڕۆڵانن کە چاویان کراوەیە و مەچەکیان هێزێکی کۆڵاینە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پیلانێک کە بیەوێ ئارامی لە کوردستان تێکدا. کوردوعەلی گەلی کوردستان لە ناوچەی پەڵکانە گەرمیان.